سیەکان بۆ دروستبوونی کۆبنەوەکی پێنجقۆڵی چارەسەرکردنی دۆخەکە میوانداری دکتۆر مەحموود عوسمانمان کردووە سیاسەتمەدار. دکتۆر سڵاوت لێبێ و شەو باش. وەک دەزانین سێ مانگە کۆبوونەوە پێنجقۆڵەکان کۆتاییان پێهاتوو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەیانتوانیەوە پێکەوە کۆبنەوە بۆ چارەسەرکردنی و دۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و چەند لایەنێکی سیاسی هەوڵیاندا کە نێوەنگیری بکەن و بە جۆرە جۆرەکان دۆخەکە چارەسەر بکەن. لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی لە هەوڵیەوەدا وەفدێکی دروست کردو بۆ نێوەنگیری و بۆەوەی وا بکات لایەنە سیاسیەکان پێکەوە کۆ ببنەوە و گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی دۆخەکە. پێت وایە ئەم هەوڵەی ئێستای کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەنجامێکی هەبێت بتوانێت لایەنە سیاسیەکان پێنج لایەنە سەرەکیەکە جارێکی دیکە و دوای سێ مانگ لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە؟ پێشێکی سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو بینەران. من ئومێدەوارم کەوا بتوانرێت جارێکی کە کۆبنەوەی لایەنەکان دەست پێ بکاتەوە و طبعا هەوڵ بن ئەو کێشانەی کە هەن هەوڵی چارەسەری بدەن، چونکە وەزعی میلەتی ئێمە زۆر خراپە ئێستا لە هەموو ڕوویەکەوە. کێشەمان زۆر زۆرە، کێشەی بەغامان هیچی حل نەبووە، وێژەی موچە هەیە، نەوت نرخی دابەزیوە، مەسائلی تری هاوڵاتیان و خزمەتگوزاری و ئەم شتانە هەیە. لە تورکیا هەمووی شەڕ و کوشتن و پێکدادانە، لە ڕۆژاوا هەمووی کێشانە هەیە. ئەمە هەمووی کێشن. لە ئێران حکوومەتەکە لەسەر لە سێدارەدانی کورد بەردەوامە. ئەمە هەمووی کێشن. لەم وەختا کە ئەم هەموو کێشەیە هەیە، بەڕێی من واجبی حیزبە سیاسیەکانە کە هەوڵ بن چارەیە بدۆزنەوە، چونکە وڵاتی ئێمە ئێستا حیزبەکانی بن بەڕێوە و طبعا دەسەڵاتەکان بەدەست حیزبەکانە. هەر هەوڵێ لەو بارەیە بدرێت، چه کۆمەڵی ئیسلامی بێ هەر لایەنێک کە بتوانێت ڕێگەیە بدۆزێتەوە بۆی دانیشن و هەوڵ بن ئەو کێشانە چارەسەر بکەن، زۆر پیرۆزە و زۆر باشە. ئومێدەوارم سەرکەوتوو بێت طبعا. بەڵام وابزانم پەیامی کاک مەسعودیش، یعنی پەیامی بارزانیش دیسان داوای دانیشتن و ڕێکەوتنەکە جیاوازی هەبێت لە شێوەی دانیشتن. مەسا ئەو ئێوێ هەموو حیزبەکان دابنیشن، یعنی ئەوانەی هەموو لە پەرلەمان و لە حکوومەتن، بەڵام ممکنە لایەنی کە بێ و پێنجقۆڵیەکە بێ، ممکنە پێنجقۆڵیەکە جاری پێشوو زۆر دانیشتن نەگەیشتە ئەنجام. من خۆم یەکێ بووم لەوانەی زۆر هەوڵمدا لەگەڵ سەرۆکی هەرێم کە پێنجقۆڵی بێ، زیاتر نەبێ، بۆ ئەوەی چوە هەندێک لایەنیان وەگە پێنجقۆڵ نەبێ ناین. لەبەرەوە کرا، بەڵام ئەم جارەیان ممکنە هەوڵ بدرێت تۆزێ فراوانتر بێ. بە هەر حاڵ کێشە هەیە. مەسەن ئەو ئەڵێ ئاسایی بکرێتە وەزعەکە. بەڵێ هەوڵی فراوانکردنی کۆبنەوەی لایەنە سیاسیەکان لە پێنجقۆڵیەوە بۆ ئەوەندەقۆڵی بۆ تەواوی ئەو پارتە سیاسیانی کە مۆڵەتی فەرمیان هەیە وەک بارزانانی ئاماژەی پێکات، هەوڵێکی سەرکەوتۆ بێت. پێنج لایەن لەسەر مێزێک نەیانتوانی بێت بگەنە ڕێکەوتن. بەم هەموو لایەنەوە دەتوانن بابەتەکە چارەسەرکەن؟ من ڕێی من ئەو لایەنانەی کە لە پەرلەمان و لە حکوومەتە هەن دابنیشن باشە و شتێکی هیچ خۆ ئەمە دەنگدان نییە. مادەم دەنگدانی تیان نییە، مەسەن بڵێ ئەمە زۆر بەیە و ئەمە کەمایەتیە، معنایە وێ ئەگەر دە کەس دانیشێ و دوو کەس و پێنج کە فەرقی نییە. ئەوەیە کە بگەنە ئەنجام بەیەکەوە. خۆ دەنگ نادەن لەسەرەوەی بڵێ چوار حیزب تەی دەکا، شەش تەی ناکە، وا نییە. مادەم دەنگدانی تیانە خۆ چەند لایەنێ بن و ڕێی چەند لایەنێ وەربگیرێ و هەموو دەوریان هەبێ باشترە لەوەی نەبن. ئەگەر دەنگدان بواە ئەوە حسابی ترە، مەسەلە بە دەنگدان نییە. هەوڵدەن بگەنە تەوافق، بگەنە ڕێکەوتن. کامیان باشترە؟ فەرقی نییە ئەگەر ژمارەکە پێنج بێ یا لە پێنج زیاتر بێ، فەرق ناکات. کامیان باشترە؟ کامیان لە ئێستادا پێم باشە ئەوانەی کە لە حکوومەت و بڵێ من پێم باشە ئەوەی کە لە حکوومەت و لە پەرلەمانان ڕۆ بەیەکەوە دابنیشن هەمویانیان. باش دکتۆر، پرسیارەکەوەیە بۆ دۆخی سیاسی ئێستی هەرێمی کوردستان ئەگا
بەم دۆخەی ئێستا وەک خۆت وتە یەک دنیا کێشەمان هەیە و حەزب سیاسیەکانی هەرێمی کوردستانیش لە بڕێ و وڵاتە بەڕێوەبن واجبە لەسەریان کە کێشەکان چارەسەرکەن نەگواچ بەکەی خۆیان بەجێ نەهێناوە بۆ چارەسەرکردنی کێشەکە دۆخەکە بەم جۆرە ماوەتەوە بۆ چی ئەمەی دروست کردووە؟ حیزبایەتی تەسک ئەمەی دروست کردووە چونکە بەرژەوەندی حیزبەکان لە پێش بەرژەوەندی میلەتەوەیە خستویانە بێژ بەرژەوەندی گەل یعنی بەرژەوەندی حیزب بووە بە دەرەجەیەک اینجا هاتووە بەرژەوەندی میلە بەرەوە وەزعەکەمان وای لاتوە هەر حیزبە بۆ خۆی ڕێیەکی هەیە و هەر یەکە بە پێی ڕێی خۆی ڕەفتارەکە و ئێستا حالیان وای لاتوە هەر حیزبە بۆ خۆی بەجیا ڕەفتارەکە زۆر جیاواسی هەیە لە بینی ڕێی حیزبەکان و ئەو هاوپەیمانی لە بینیان هەبوو 4 قۆڵیەکە نەماوە 5 قۆڵیەکە نەماوە ینی هەمووی تێک چووە ئیشەکان هەر حیزبە ئێستا خۆی بە سەربەز دەزانێت چی بکە لەگەڵ بەغا ئەچێ لەگەڵ تورکیا ئەچێ یەکێ لەگەڵ ئێران ئەچێ یەکی هاوکاری لەگەڵ ئەم لاکە ناکە ئەمە تەبعاً هەموو وەزعەکەی تێکداوەوە بەڕێی من ئێمە کێشەی میلەتمان هەیە ئێمە کوردین کێشەی کوردستانمان هەیە ئەم کێشەی کوردستانە دەبێ هەموو لایە بەیەکەوە ڕەفتایی تیا بکەن بەیەکەوە بچن لەگە ئەمریکا قسە بکەن بەیەکەوە لەگە تورکیا بەیەکەوە لەگە ئێران بەیەکەوە لەگە بەغا بەیەکەوە لە ناو خۆیانە هەوڵ بن بەیەکەوە پەرلەمان کارا بکەنەوە هەوڵ بن بەیەکەوە حکوومەت کارا بکەنەوە ئەگەر بەیەکەوە نەبن هیچیان پێ ناکرێ بەڵام هەر کەسە بۆ خۆی هیچ لایەنێ بە تەنها ناتوانێت کارەکان بکە ئەو حیزبایەتیە تەسکە بەڕێی من کە پێش بەرژەوەندی گەلەکە دانراوە ئەوە هەموو وەزعەکەی تێکداوە و نەیتوانیوە کە کێشەکان چارەسەر بکاتەوە باش لە ئێستادا بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە و لەوەتی ئەم کێشەیە هەیە لایەنە سیاسیەکان چەند تەرحێکیان بۆ یەکتر کردووە و بە جۆرە جۆرەکان دەوترێت کێشەکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانایە پارتی دیموکراتی کوردستان داوای دانیشتنی بێمەرج دەکات بزوتنەوەی گۆڕانیش ئاماژە بۆ دەکات دەڵێ کاتی ئامادەی دانیشتنین کە دۆخەکە بگەڕێتەوە پێش 12 ئۆکتۆبەر دانانی مەرج و داواکردنی بێمەرجی و ئەم دووریە و ئەم دانەنیشتنا چی بەرهەمەهێنێت کێشەکە بەرەوکووە بات بەڕێی من لەگەڵ پێشمەرج نیم لەگەڵەوەم دابنیشن بەیەکەوە چونکە ئەگەر بگاتە پێشمەرج گۆڕان ئەڵێ پێویستە وەزعەکە بگەڕێتەوە بە پێش 12 و ڕئیسی پەرلەمان ڕێ لێ گیراوە نەهای بۆ هەولێر من لەگەڵ ئەوە نەبووم کە ڕێ لێ بگیرێ لەگەڵ ئەوەش نەبووم مزاهرات بکرێت لە سلێمانی و لە گەرمیان و شوێن بسووتێ و خەڵق شەهید بێ و خەڵق بری نابێ ئەوانە هەمووی ناڕاست بوون ئەوی کە کران هەمووی کاردانەوەی هەڵە بوون بەڵام ئەگەر وابێ پارتیژەڵێ ئەبێ وەزعەکە بگەڕێتەوە پێش 23/6 کە جەلسەی پەرلەمان کرا تەوافقی تیا تێکچوو منیش اینجا دانیشم ئەگەر هەر یەکە پێشمەرجێ دابنێ معنایە میلەتەکە زیاتر تیاچێ کێشە زیاتر دوور دەبێت دەبێت دابنیشن پێشمەرجوشن ناکەم لە هیچ لایەکەوە دابنیشن و هەموو شتێ باس بکەن کە دانیشە سەمێزەکە هەرچی خاڵی هەیە باس بکە و اینجا هەوڵ بن بگەنە ئەنجامێکیان باش هەوڵەکانی بارزانی کە بە جۆرە لە جۆرەکان دەوترێت دروستبوونی ئەم کێشێویان کێشەی سەرەکی ئێستای هەرێمی کوردستان پەیوەندی بە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بووە بارزانی توانیوێتی لە ڕابردوودا و تا ئێستا ڕۆڵی پێویستی خۆی بگێڕێت بۆ چارەسەرکردنی دۆخەکە ئەوە من ڕێی من هیچ کەسێ نەیتوانێت ڕۆڵی تەواوی خۆی ببینێت چونکە وەزعەکە وایە کە تۆ ناتوانانی مەسەن من بڵێم ببمە مەسئولی شتێک لەناو ئەو وەزعە ئەم حیزب ئەو حیزب ئەو حیزبێ بە قسەیەکە حیزبێ بە قسەی ناکە ئەچی لە دەرگەڵەوە بەو لاوە سەوزە لە دەرگەڵە لە دێگەڵە بەم لاوە زەردە بەعزێ ئەمبەر ئەدا لێرە لەوێت تێناپەڕێ چۆن بتوانێت کارەکەی ناتوانرێ ئەمە نە ئەو نە غەیری ئەو ناتوانێت 100% ئەوی کە ئەوێ جێبەجێ بکە و طبعا دەستوریشمان نییە بڵێ بەپێی دەستور دانیشین محاسبەی ئەمەکەین و مححوکە تا ئێسەوە 10 ساڵە نەمانتوانێت و دەستورە بنووسین چکە 10 ساڵە ئێمە حەقمان هەیە دەستوری هەرێمان هەبێنمان توانێت بنووسین لەم ئاخیرا لیژنەیەکیان دروست کرد بە 21 کەس ئەوانیش لە نیوەی ڕێ نەمانزانی بۆچی نەمان بۆچی ناینووسن بۆچی ئینووسن دەستورن نییە پەرلەمانە کار ناکات کێ محاسبەی کێ بکا بزانێ ئیشی کردویانێ کردو بەرەوە من ڕێی من هەموو لایە تەقسیریان هەیە لەو بارەیەوە حیزبەکان تەقسیریان هەیە وەزعەکە بەو شکڵەیە
پێویستە دابنیشرێ بە وردی باسی ئەم هەموو شتانە بکرێ هەر کەسە ڕۆڵی خۆی دیوە تەماشای بکە ڕۆڵی نەدیوە پێی بڵێ بۆ ڕۆڵ نەدیوە محاسبەی خەڵق بکرێت دابنیشن لاپەڕەیەکی تازە بکەنەوە بە پێی بەرژەوەندی خەڵخەکە ئەوەی لا مهم نییە کەوا ئایا ئەم فلان ئیشی هەیە فلان ئیشیە ئەمە سەرۆکایەتی خەڵق موچەیە بێ خەڵق خزمەت گوزاریە بێ خەڵک کارەبایە بێ خەڵق ئەوێ کۆچ نەکا بۆ دەرەوە ئەوەی ئەوێ خەڵق هاوڵاتی ئەو شتانەی زیاتر لامە بەسە ئەگەر هەر کەسێ ئەو شتانی بۆ جێبەجێ بکە تەئیدیەکە پشتی ئەگرێ لەبەرەوە کێشەی سەرۆکایەتی هەیە بەڵێ بەڵام یەکێکە لە کێشەکان ئەنواعی کێشەی تریش هەیە کێشەی پەرلەمانیشمانێ مە پەرلەمانێکمان هەیە یەک سەرۆکی حزب ناو پەرلەمانەکان نییە ناچێت ناو پەرلەمان ئەیانوێت بێ بەجێی بریاریش چۆن ئەگەر بریار بەدەست نەچێت ناو پەرلەمان ئەبێ بەجێی بریار پەرلەمانیشە بێ جیاوازی تا بکرێ بێ لە ئینتخاباتی ئایندە ئەوانەی مەسئولن و ئەوانەی بریاریان بەدەست ناو پەرلەمان بۆی بێ بە مەرجە بێ بەجێی بریار و هەموو بریاریشیش بدایان باش دکتۆر کەواتە هەتاوەکو بەرپرسە حزبەکان خۆیان نەپاڵێون و نەبن باندام لەو پەرلەمانەدا ئەو پەرلەمانە ناتوانێت بڕیار بدات نەخێر ناتوانێت بریار بەدەست بێت توانێت بریار بدا بەڵام بریاری سەرەکی هەلا حیزبەکانە بێنێتەوە ئەوانەی کە لە پەرلەمانن ئەبێ تەماشای ڕێی حیزبەکان بکەن بە پێی ڕێی حیزبەکان بجۆڵێن وەکو ئێستای بین بەڵام ئەگەر هات و سەرۆکی حیزبەکان خۆیان چوونە ناو پەرلەمان لێپرسراوەکان و بریا بەدەستەکان وەکو پەرلەمانەکانی دنیا کە ئەیبینین سیستەمی پەرلەمانی ئەو وەختە لە ناو پەرلەمان هەموو شتێ تاوتەیەکرێ و هەموو شتێ چارەسەرەکرێ و وە لە دەروی پەرلەمان نامێنێەوەی لە دەرەوەی پەرلەمان بریار بدێ و پەرلەمان جێبەجێ بکە ئەو وەختە پەرلەمان دەبێ بەجێی مەرجە ئەوە سیستەمیش ئەو وەختە ئەبێ بە سیستەمێکی پەرلەمانی ڕاستەقینە وەکو ئەبینین لە ئینگلتەرا و لە ئەڵمانیا و لە دنیا لە هەر وڵاتێک ئەیبینی کە پێی ئەڵێن سیستەمی پەرلەمانی بڕۆ تەماشایکە بەو شێوەیەتەوە باش دکتۆر بەڕوونتر بارزانی ئەگەر وەکو پێویست خۆ داماژت پێکەوتە هیچ لایەنێک وەکو پێویست نەیتوانیوە ڕۆڵی خۆی بینێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام پرسیارەکە ئەوەیە بارزانی ئەیتوانی باشتر ڕۆڵ ببینێ بۆ چارەسەرکردنی دۆخەکە ئەیتوانی بەڵێ بەڕێی من لە سەرەتاوە کە بارزانی بووە بە سەرۆکی هەرێم پێش 10 ساڵ لەمە پێش من ڕێیم وا بوو وعینی ڕئیشم هەبوو بۆ مام جەلال کە بوو بەسەر کۆمار وتم ئەبێ واز لە مەسئولیەتی حیزبەکانیان بێنن و ببن بە سەرۆکی هەرێم بۆی سەرۆکی هەموو کوردەکە بێ ئەوی تریش سەرە کۆماری هەموو لایە بێ بەڵام نەکرا نەیان کرد تەبعاً چونکە تۆ کە دوو مهمەت هەبێ یەکێکی ئەوەی مەسئولی میلەتەکەی لە عینی وەختا تۆ مەسئولی حیزبەکەشی ئەو وەختە ناتوانی بە تەواوی ئیشەکانی هی بکە ئەوە یەکێکە لەو کەم و کوڕیانەی کە هەیە و ئەوەش دیسان ئەگەڕێنەوە سەر مەسەلەی حیزبایەتی و مەسائلی تر لەبەرەوە من قەناعەتم وایە مەسەلەکان کەم و کوڕی تیا بووە و ئەتوانرا باشتر بێ ئەگەر دەستوری هەبوایە دەستورەکەی ئێمە بمان نووسایە چی ئەبێ کێ مەسئولە کێ محاسبەی کێیەکە واجباتی هەر یەکە چییە بە چ شێوەیەک چۆن سەرۆک هەڵە بژێرێ بە چ شێوەیە ڕەفتارەکە بۆ زەحمان باشترە بۆ لێسە بەڵام بە دەستورێکمان نییە یاسایەکمان نییە کە پەیوەندی بین یعنی پابەندی بین لەبەرەوە ئەبینی مەسەڵەن من حیزبێک بە شێوەیە ڕەفتارەکە حیزبێک بە شێوەیەکتر لەبەرەوە من قەناعەتم وایە ناتوانی تۆ بڵێ فڵان ڕۆڵی خۆی نەدیوە چونکە سیستەمێ نەبووە کە بۆی دانێ بڵێ ڕۆڵەکەت ئەوەیە و ئەگەر ئەمەد نەکرد ئەمە محاسبەیە و ئەمە سیستەمەکەمان بێدەستورە سیستەمەکەمان بێیاسایە وەکو پێویستە و طبعاً زیاتر بۆ بە سیستەمێکی حیزبی هەر حیزبە خۆی بە شێوەیە گەزانێت کە لەگەڵ لایەنەکانی کە حیزبەکان ناڕێکن هەر یەکە بەلایەکە ئەڕوا و ئەوە زەهێرێکی زۆری لێداوین لە دەرەوە ناوەی وڵات طبعاً باش لەسەر ئەوەی بارزانی کە لەم دواییەدا چەند هەوڵێکیدا بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان لە چەند کاتژمێرێک بەر لە تەواوبوونی ساڵی 2015دا سێ پێشنیازی خستە ڕوو بۆ چارەسەرکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان بۆ یەکێک لە پێشنیازەکانەوە بوو کە باسی لەوە دەکرد ئەم حکومەت و پەرلەمانە لەسەر بنەمایەکی نوێ پێک بێتەوە پرسیارەکەم ئەوەیە پێشنیازەکان هەوڵێ بوون بە ئاڕاستی چارەسەرکردنی دۆخەکە و ئایا
دەکرێت پەرلەمان و حکومەت لەسەر بنەمایەکی نوێ بنیاد بنرێنەوە لە ئێستادا؟ بنەمای نوێ ئەوەنەی من بزانم مەبەستی ئەوەیە کەوا بنەمای تەوافق چونکە تەوافق نوێیە؟ لایەنی ناو پەرلەمان نیوەی با بڵێن قەناعەتیان وایە لە 23/6 تەوافق تێک چووە باعتیبار ئەوەی کە ئەو کۆبوونەوەی کە کرا لە 26 نیوە تەیدی کرد نیوە تەیدی نەکرد بەینەما لە ئەساسە ئەوان بە تەوافق ئیشان کردووە بە تەوافق پەرلەمان دروست بووە بە تەوافق حکومەت دروست بووە بە تەوافق ڕێیاسەی پەرلەمان هەڵبژێراوە ئەوە تێک چووە ئەگەر مەبەستەکە ئەوە بێ من نازانم بزەبم مەبەستەکە چییە بەڵام ئەگەر ئەوە بێ مەبەست ئەوە بێ کە تەوافقەکە بگەڕێتەوە یا بە شێوەیەک پاشەوە لە ئەو خیارانەی کە داشی ناوە مەساڵەیە حیزبەکان هەمویانێکی هەڵبژێرن ئەو وەختە من ئامادەم کۆمەکی بێ بکەم و دەورتەسیمی لەگەڵ بکەم یاخود ئەگەر ئەوە ناتوانن هەڵبژاردنە بێت تا هەڵبژاردنە بێ مەجال بدەن کە ئەو کارەکانی بکاوەکو کار بەڕێکەر یعنی ئەوەش یەکێکە لە پێشنیارەکان هەتا هەڵبژارد نەکرێ بەڵام هەڵبژاردنیش ئەو وەختە کە کرا دەبێ بزانی دەستورێکت هەبێ کە بڵێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمانە بێ یا لەلایەن میلەتەوە بۆ ئەوەی ئەوەش جێبەجێ بکرێ وەختە چونکە ئەو وەختە هەڵبژاردن بۆ پەرلەمانەکەی بەڵام خۆ بۆ سەرۆکی هەرێم ئەیکەی یا نایکەی ئایا پەرلەمان هەڵێ ئەم شتانە هەمووی بێ بنووسێ لە چۆ ئەبێ بنووسێ لە دەستوری هەرێم بەڵام بەداخەوە چونکە نەمانتوانیوە 10 ساڵە ئەو دەستورە بنووسین هەرێمەکەمان بێ دەستورە لە بۆ نەمانتوانی بریارەکانی بریتە لە ئێراد هەمویان حیزبەکان نیانتوانی وەختی خۆی لە 2005 ئێمە بیرمێتەوە کە لە بەغا ئێمە لە پەرلەمان بووین زۆر هەوڵدرا تا دەستوری عێراق نووسرا یەکێ لەو خاڵانەی کە ئێمە زۆر قسەمان لەسەر کردووە ئەوە بۆ کە هەرێم دەستوری تایبەتی خۆی هەبێ زۆر لایەن هەبوون موافق نەبوون دەستوری تایبەتی خۆی کە هەبوو دەبوو هەر ئەو کاتە تۆ بە پەلاو دەستوری خۆ بنووسی لەبەر زۆر زەرف نازانم هۆکان چییە ناکۆکی ئەم حیزب و ئەو حیزب و کێشەی ئەم و کێشەی ئەو نەنووسراوە تا ئێستا ئێستاش کە هەوڵەدەم بینووسن دیسان ناینووسن کەوتۆتەوە لەبەر خلافی ناکۆکی بینی حیزبەکان کە دەستور نەبێت تۆ ئەبێ بنەمایەکە هەبێ کە دەستور بێ ئەو دەستور یعنی ئەساسی هەموو یاساکانە بۆ پێ تۆ یاسا ئەنووسیتەوە و ئەو وەختە ئەگەر شتەکە بوو بە یاسایی و دەستوریشت هەبوو ئەو وەختە معلومە بێ هەر کەسە واجبی چییە ئەگەر کردی چی لێکەگەر نەیکرد چییە بێ چۆنە بێ هەمووی ڕێک و پێگە بێ و ئەتوانی و حاسەبەش بکەی و ئەتوانی ئەساسێکی جابنێ بۆ ئیش و کار بەڵام چونکە دیتە ئێستا ممکنە من ڕێیم وایە ئەم شتە باشە تۆ ڕێی دوایە ئەوە باشە و چونکە بینی خۆشیان بریاری تەواویان نێو ڕێناکەون لەبەرەوە هەریەکە بە شێوەیەک تەماشایی شەکاکە و جیاوازێکی زۆر هەیە لە بۆ چوونەکان وەکو ئەبینن باش پێشنیازەکانی بارزانی کەواتە هەوڵ بوون بە ئاڕاستی چارەسەرکردن بەڵێ بەڕێی من ئەو بەیانەی کە دەرچووە بە مناسبەی سەری ساڵ بناغەیەکە یعنی ئەتو زۆر خاڵی تایە ئەتوانی بکەی بە بناغەیە بۆ دانیشتن و بۆ هەوڵی چارەسەر بدەیت کە تۆ دانیشتی لەگەڵ لایەنەکان یان لەسەر مێز هەموو شێتوانی باس بکەی هەموو شتێ بخە سەر مێز مناقەشە هەموو شتێ بکرێ زۆر بە ڕاشکاوی زۆر بە سەریحی نەچن لە ناو کۆبوونەوە مجاملەی یەکتر بکەن و لە دەرەوە هێرش بکەنە سەر یەکتر لە ناو کۆبوونەوە زۆر بە سەریحی چیان هەیە بێڵێن هەرچی لە دڵیاتی بێڵێ بە نەتیجە هەر ئەگەنە بەعزێ ڕێکەوتن چۆن ئەمە چارەسەر دکتۆر ئەگە بەرژەوەندی کوردیان بێ بگەنە ڕێکەوتن باش بمبورە بەس چۆنە کەونە ڕێکەوتن چۆن ئەتوانن دابنیشن لە کاتێکە خۆدا ماژت پێکەوتە بەشێک لە خاڵەکانی پامەکی بارزانی چارەسەرن لە کاتێکە زوتنەوەی گۆڕان بەڕوونی دەڵێت نایەتە سەرخەت تا دۆخەکە نەگەڕێتەوە پێش 12 ئۆکتۆبەر ئاماژت بۆ کردە بێ پەڕێکی تازە هەڵبیرێتەوە ئەبێت چی بکرێ بۆی ئەم پەڕە تازەی هەڵبیرێتەوە ئەم پارتی دیموکراتی کوردستان هەم زوتنەوەی گۆڕان من نەموتووە بەیانەکە چارەسەرە وتومە بەیانەکە سەرەتایەکە بۆ دانیشتن ئەوەڵێ دابنیشن باشە با دابنیشن یعنی بەڵام ئەگەر من پێشمەرجێکم هەبێ و تۆ پێشمەرجێکت دەبێ ئەو پێشمەرجێکیە بێ پارتی بڵێ ئەبێ بگەڕێتەوە پێش 23/6 گۆڕان بڵێ ئەبێ بگەڕێتەوە پێش 12 ئێوە هیچمان نەکردو داژنانیش باش
ئەمڕۆ لە کۆبوونەوەی بارزانی لەگەڵ نوێنەری وڵاتە بیانەکاندا ئاماژی بۆ کردووە کە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێما کۆ بێتەوە و بارزانی ئاماژی بۆ کردووە ناکۆکیە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان مەترسیدار نین و سیاسین تایەفی و دینی نین و قابلی چارەسەرکردنن. ئایا بەڕاستی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان مەترسیدار نین بۆ هەرێم قابلی چارەسەرن گەر قابلن بۆ لە ڕابردووانەکرا گەر کۆبوونەوە چارەسەرە بۆ کۆنەبوونەوە؟ بەڵای جاوە بێ لە حیزبەکان پرسی تۆ هاتووە هەموو سوال لە منەکەی منە حیزبی منە پێ تۆ سیاسەتمەداری تۆ ڕۆشنبیری دکتۆر حیزبەکان جواب بدەم بەڵام بێوان جواب بدەنەوە ئەقەی ناکە من پێم وتی وتم چونکە بەرژەوەندی تەسکی حیزبیان خسۆتە پێش بەرەوەندی گشتی کورد لەبەرەوە کۆنەبوونەتەوە لەبەرەوە دانیشتون لەبەرەوە کەم تەرخەمە لە چارەسەر بەڵام بە خەنەعەتی من ئەو ئەڵێ کێشەکان چارەسەرەکەین با ئەو دەست پێشکەری ئەو داوا بکە کۆبوونەوەی داوای کۆبوونەوەی هەمویان بکە بەڕێی من و کۆبنەوە ئەو وەختە لەسەرەوە با کۆبوونەوەکە لە سێ لاوە چوار لاوە دەست پێ بکە باشی وردە وردە زیاد بێ لایەنەکانی کەش مهم ئەوەیە دابنیشن من نەمدیوە یەکێ بیەوێ کێشە چارەسەر بکە دوور بە دوور هێرش بکەنە سەریەک و ئەو بنووسێ و ئەو بە میدیا جوابی باتەوە ئەو بە میدیا جوابێت بە ئیشەکان پێویستیان بەوە نییە ئیشەکان پێویستیان بەوەیە دابنیشن کە دائنیشن ئەو وەختە من خاڵم هەیە تۆ خاڵت هەیە و هەیەی کێشەکان معلومن بە مناقەشەکردن لە یەک دانیشتن دوو دانیشتن سێ چوار پێنج ئەگەنە بەعزێک ڕێکەوتن ڕەنگە لەسەر هەمووی ڕێنەکەون بەڵام هیچم بێسا هەندێک خاڵەتوان ڕێ بکەون بە قەنەعەتی من ئەوە ئەبێ هەوڵ بدەن بۆی ئەگەر هەوڵیش نەدەن چەند وەقت تێپەڕێز زەرەرەکەن چونکە وەزعی ئێمە ێستا بەو شێوەیە کە من وتم وەزعی ناوچەکەش بە شێوەیەکە کەوا ئێستا چەندین محور دروست بووە لایەک تورکیا و سعودیە لایەک ئێران و سووریا و رووسیا پشتیەگرێ ئەو ئەمریکا پشتیەگرێ پاشەوە لە بێجگەلەوە شەڕی داعش هەیە بەرەنگاری بووین و پێشمەرگە قارەمانانە بەرەنگاری بۆ هەموو شەهید و برینارە دراوە پاشەوە کۆچبەرانمان هەیە کێشەی ئەو هەموو لاجی و دەربەدەرە هەیە کەوا لە کوردستان ێستا لاجین وەزعیان زۆر خراپە لە وزستانی کە ئەیبینن ئەمانە هەموو کێشەن مەسەلەی موچە هەیە مەسەلەی ژیان هەیە مەسەلەی نەوت هەیە مەسەلەی هەموو ئەو کێشانەی کە ڕۆژانە باسیەکان خۆتان لە تەلەڤیزیۆنەکەتان باشە ئەگەر دانەنیشن حەلێ نەدۆزنەوە هەر ئەم کێشانە خراپترە بن زیاترە بن پەراسێن ممکنە ئەو وەزعی کە ئێستا لەم ناوچەیە هەیە گۆڕانکاری تێبکەوێت گۆڕانکاری تێبکەوێگە تۆ یەک نەبی و یەک دەنگ نەبی سابە بۆ ناکرێ ممکنە وای لێبێ لەبەر خلافی حیزبەکان حیزبێ لەم بەرەیە بێ حیزبێ لەو بەرەیە وەختە ئەبی بە بەشێ لە میلملانیەکە و زۆر زارەکەی لەبەرەوە بەڕێی من چەند زووتر کۆبنەوە چەند زووتر یەکگرتوو بن چەند زووتر هەڵویستیان یەک بخەن هیچ نەبێ لەو گۆڕانکاریە کە لە ناوچەکە هەیە ئەو وەختە ئەتوانن ڕۆڵێ ببینن وە کورد حسابێکی بۆ بکرێ و دەورێکی هەبێ و دانیشت و ڕێکەوتنیان لەسەر ئاستی باشوور و لەسەر ئاستی نەتەوەش ئەبێ هەوڵ بدەین چونکە ئێمە لەسەر ئاستی نەتەوەش یەکنین و ڕێگنین تەقەن ئەمە هەمووی وا ئەکا کە تۆ ئەو وەختە موچێن دابەشبی بە سەربەرەکانە لە ناوچەکە زەرەر بکەیت بەڵام ئەگەر یەک هەڵویستبی کورد نەتەوەیشی گەورەیە سابە بۆ ئەکرێ و ئەکید لە گۆڕانکاریەکانە ڕۆڵت دەبێ و پۆزیتی دەبێ و ئیسیفادەیەکی باشە دەبێ بۆ میلەتی خۆت لەبەرەوە بێت چەند زووتر ئەو کێشان چارەسەرکەن و پەلە بکەن لەو چارەسەرە و لەو کۆبوونەوانە. باش باسی ئەجەندای دەرەکیت کرد دەمەوێت لە دراوسەکانی هەرێمی کوردستانەوە لە تورکیا و ئێرانەوە دەست پێ بکەم ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەڵوێستی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە؟ کاریگەریان هەیە کۆنیش هەبووە ئەو کاریگەریانە بەڵام زیاتر ناکۆک یعنی هۆکارەکەی خۆمانی ئەگەر حیزبەکان لێرە لە کوردستان بڵین لە باشوور تەماشاکەین یەک بن و هەڵویستیان یەک بێ ناتوانێت تورکیا هەڵویست ڕابکێشێ بۆ ئەنجندەی خۆی ناتوانێت ئێران ڕابکێشێ بەڵام ئەگەر ناڕێک من لە بینی خۆیان لایەکیان ممکن زیاتر بەرەو ئێران بڕوە لایە بەرەو تورکیا بڕوە ئێستا وایە تورکیا و ئێرانیش بەرژەوەندیانە ئەو لایەنانە لاواز بن و کێشە بن و ئەوانە بەڵام ئەگەر تۆ خۆت یەکبی نە تورکیا ئەتوانێت بێت
تێکتدا نە ئێران نەتوانێت یعنی زیاتر هۆکارەکەی ناوخۆییە هی خۆمانە ناکۆچی ناوخۆمان ئەوەی دروست کردووە کە ئەو دەوڵەتانە تەسیریان لەسەر ئێمە هەبێ بەو شێوەی کە هەیە. باش لە ئێستادا لە هەرێمی کوردستان کێشە ناوخۆیەکان وای کرد و هەرێکان لە بەرەیەک بن وەکان بەرێ بەهێزە لە هەرێمی کوردستان ئێسا تا حدێک وای کردووە بڵێ تەسیری کردووە ناڵێم لە بەرەیەکن ئێستا معلوم نییە هێشتا نەبووە بەو شێوەیە ئەگەر بێ بەو شێوەیە زۆر خراپە بەڵام وای لێ کردووە بتەوێن نەتەوێ بە پێی جوغرافیە بە پێی ناحی سیاسی حیزبێک نزیکە لە تورکیا حیزبێ نزیکە لە ئێران حیزبێ نزیکە لە ئەچێ بۆ بەغا حیزبێ ناچێت بۆ بەغا هەمووی هەیە لە بەر چاوتانە خۆی ڕۆژانە ئەیبینن بەڵام وان نەگەیشتوەتە ئەو حەدەی کە بڵێ هەمووی ئەم لەم بەرێ و ئەو لە بەرەیە چونکە هێشتا حیزبەکان هەمویان حسابی ئەوەکەن کە بێدا بنیشن و ئەبێ هەڵویستیان یەک بێ و بێبەیەکەوە کار بکەن بەڵام ئەگەر ئەوە نەکەن وردە وردە بیانەوێ نەیانەوێ لە باتیوی ئەجندەی خۆیانە بێ ئەبن بە بەشێ لە ئەجندەی دەرەکی ئەیان خاتە ناو ئەجندەی خۆیەوە و خۆیان ئەجندەی تایبەتی خۆیان نابێ بەڵام ئەگەر یەکگرتوو بن کورد ئەجندەی خۆیە بێ و بە پێی ئەجندەی خۆی ڕفتار لەگەڵ دەوڵەتەکانەکە و سوودێکی باش لە هەموو گۆڕانکاریە وەرەگرێ. باش کەواتە بەڕوونی و بەڕاشکاوی دکتۆر لە ئێستادا وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان بەڕێوە بن تاسیرەکە بەو جۆرەیە؟ نەخێر وڵاتانی دراوسێ بەڕێوەی نابن بەس تاسیریان هەیە لەسەر وەزعی کوردستان و پەیوەندیان لەگەڵ حیزبەکان طبعاً هەندێکی لەبەر هۆی جوغرافی سنووری لەگەڵ ئەوە سنووری لەگەڵەوە هەندێکی لەبەر ناکۆچیەکان طبعاً تاسیریان زیاترە بەڵام بەڕێوەی نابن نەخێر هەرێمی کوردستان خۆی بەڕێوێ بە هەر حیزبە لە منطقەی خۆی مەناطیشی خۆی بەجێ بەڕێوە بە بەڵام چەند ناکۆچی زیاتر بێ تەسیری ئەو دەوڵەتانە لەسەر وەزعی هەرێمی کوردستان زیاترە بێ و ململانەی بینیشیان تا ڕادەیە زەرەرمان لێدا موچێ بکەوێتە ناومان ئەو ململانیانە ئەوە شتێکی زۆر زەربەخشە طبعاً. باش ئاماژت بە گۆڕانکاری لە نێو هاوپەیمانەتی نێودوڵەتیەکان و ناوچەکەدادا باست لەو گۆڕانکاریانە کە هاتوونەتە پێش و هەرێمی کوردستانە بێت زۆر بەبوریایی و مامەڵەیان لەگەڵا بکات هەرێمی کوردستانە بێت چۆن مامەڵە لەگەڵم گۆڕانکاریانە بکات چی قانزاجە بۆم هەرێمە و هەرێمە بێ لەکان بەرێ بێت؟ بەڕێی من هەرێمی کوردستان دووشت گرنگە بۆ هەرێمی کوردستان یەکەمین ئەبێ لە بینی خۆیانە حیزبەکان ڕێک بن چونکە بتەوێن نەتوێن ڕۆ حیزبەکان ئیداری هەو هەرێماکەن وهەیەک هەڵویستیان هەبێ هەوڵ بن هەڵویستیان یەکگرتوو بێ لەو گۆڕانکاریان کە هەیە لەو ململانیان کە هەیە لەو دەوڵەتانە یعنی بە یەکگرتووی لەگەڵ دەوڵەتەکان ڕەفتار بکەن طبعاً ئەمە زۆر گرنگە ئەگەر بکرێ دووەمینە بێت لە ڕووی لە ئاستی نەتەوەییش پەیوەندیان باش بێ و هاوکار بن مەسەن باشوورە بێ لەگەڵ ڕۆژاوا وەزعی باش بێ ڕۆژئاوا خۆی لەناو خۆیان نابێ پەیەدە بەجیا و ئەنە کەسە بەجیا و هەندێک حیزب لە بینی هەردووچیان ناو عینی شت لە ڕۆژهەڵات چەند حیزبێ هەبێ و لە باکوور ئەو هەموو کێشەیە هەبێ کە هەیە معنایەوێ لە ڕووی نەتەوەییشەوە یەکگرتوویەک نابێت چونکە ئەگە گۆڕانکاری بێ ساسی نەتەوەکەشە بێت تەنها باشوور نابێت لەبەرەوە بەڕێی من ئەگەر یەکگرتوو بن لەسەر ئاستی باشوور و لە ئاستی نەتەوەش یا یەک هەڵویست بن بەلای کەمەوە لە کێشە نەتەوەیەکان ئەو وەختە ئەتوانن لەگەڵ هەموو لایەنەکان ڕەفتار بکەن نەبنە تەرەف لەگەڵ لایەنێک وسوود لە ململانەکانیش وەرگرن لە بین لە بنە تەرەفێ لە ململانەکان طبعاً هەر گۆڕانکاریە بێ وەختە حساب بۆ کورد دەکرێت وە کورد 50 ملیۆنە گەورەترین نەتەوەیە لەم ناوچەیە چۆن نەتوان حسابی بۆ نەکەن نەتەوەیەکی گەورە حسابێکی زۆری هەیە شەڕەکە لەگەڵ داعش ڕۆڵی هەیە لەسەر ئەرز حسابێکی زۆری هەیە هەمووی حسابی ئەبێتوان بۆ بکەن بەڵام ئەگەر وابێ ئێمە نە لەسەر ئاسی باشوور یەکگرت و یەک هەڵویست بین نە لەسەر ئاسی نەتەوەش یەک هەڵویست و هاوکار بین معلومە حسابمان کەمتر بۆ کرێ و ناکۆکیمان تێکەوێ و لاوازە بین و هیچ لایەکیش زۆر ئەو ئیشەی کە بە تەمایەتی دەستی ناکەوێت چونکە هیچ حیزبێ هیچ لایەنێ یا دوو حیزب بەجایەش ناتوانن ئەوەی کە پێویستە بیکەن هەموو لایەک پێویستە هاوکار بنتیایە. باش لە زۆربەی وتەکان ئەوەی ئاماژەت پێکرد کە دەبێت
سەرکردایەتی سیاسی کورد بیکات و لە سوودی هەرێمی کوردستانە بە جۆرە لە جۆرەکان بەو جۆرە نێیان ئاماژت بۆ کرد گەر ئەمانە بکرێت یان نابێت ئەمانە بکرێت ئەوانە ڕوویاندا و گوزەراون لە مێژووی باشووری هەرێمی کوردستاندا کەواتە ئەم هەرێمە بەرەو کۆ ڕوات گەر لەسەر ئەو ئەزمموی ڕابردووی بەردەوام بێت لە نێو هاوکێشە سیاسیەکان لە ناوچەکەدا لە نێو هاوپەیمان نێودوڵەتیەکەدا چی لێت و ئاسۆی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەرەو کۆ ڕوا بەم شێوەی ئێستا پێشبینی و چییە؟ ئەگەر بەم شێوەی ئێستا بەردەوام بێ و دانەنیشن بۆ کێشەکان چارەسەر نەکەن و هەڵویستیان نەکەن بە یەک خراپە بێ هەڵویستمان وەزعمان خراپترە بێ لەوەی ئێستا هەیە طبعاً چییە بێت تۆ ئەوە لەبیر نەچێت لێرە لە هەریما مەوجودی تورکیا لەلایەک ئێران لەلایە بەغا لەلایە سووریا ئەوانەش هەن لەو بارەیەوە ئەتوانن زۆر هەروە ئەو وەختە بتەوێنێتەوێت کە یەکگرتوو نەبی یەک هەڵویز نەبی ممکنە حیزبێت تەیدی ئەم دەوڵەتە بکە حیزبێت تەیدی ئەوی تر بکە ئەم لەم نزیکە ئەو لەم نزیکە ململانەی بینی ئەو دەوڵەتانوە لێکە دابەش دەکات کە دابەش بوو ئێ وەختە زۆر زیاتر زەرەکەی لەبەرەوە عیلاج هەر ئەوەیە ڕێکەون دابنیشن هەوڵ بدەن و هەموو بەیەکەوە بگەنە هەندێک خاڵ کە لەسەری ڕێکەون و لەسەر ئەو بناغەیە هەڵویستیان بکەن بە یەک هەڵویستیان لەسەر ئاستی باشوور لەسەر ئاستی نەتەوەش بە شێوەیە بن کە دەوڵەتەکان نەتوانن ڕایانکێشن بۆ ئەجندەی خۆیان بەرزک و کورد ئەجندەی خۆی هەبێت طبعاً. زۆر سپاس بۆ دکتۆر مەحمەد عوسمان سیاسەتمەدار سپاس بۆی لەم پانۆرامایەدا ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.